هەنگاوەکانمان لەسەر بناغەیەکی تێگەشتنی استراتیژیە لە قۆناغەکە و لە ضمنی ئەو مراجعاتەیە کە ئەبێ هەر هێزێکی سیاسی بیکە لە ئیشە و لەم بڕیارە یا لەم تێگەشتنە پاشگەز نابینەوە و چاوەڕێن هەموو لایەن و هەموو خەڵکە ئیسلام خوازەکە هاوکارمان بێ پێکەوە بین لە هەر قۆناغێکە چی پێویست بێ پێداویست و مستەلزەماتی ئەو قۆناغە ئێمە تایە دەست پێشخەرێ ئەبین و پاشەکشەی تیا ناکەین لە هاو هەڵوێستی سیاسیەوە لە هاولیستی هەڵبژاردنەوە لە پێکەوە هاوپەیمانی و ڕێکەوتنی استراتیژیەوە یا هەر هەنگاوێکی تر و هەرچی تر تا بگاتە یەکگرتن بۆیە ئەکرێ ئێمە بیر لەوە بکەین کەوا مەرجەعیات دانین مەرجەعیەتێکی فقهی ئیسلامی دابنین بۆ ئەوەی کەوا ئەم خەڵکەی کە کۆمان کردو مهم ئەوەیە بە چه ئاراستەیەکە ئەیبین چۆن بە چه ئاراستەیەکە بیبین ئایا هەروە بەبێ ئاراستە کۆیکەینەوە نەخێر ئەبێ ئیلا کە وەختێک کۆ ئەکرێتەوە ئەم زەوتوانانە ئەبێ پیادەیەکی حەکیمیش بە ئاراستەیەکە بیبە جا ئەم ئاراستە کە وەختێ تۆ مەرجەعێکی فقهیت هەبوو هەموو زانایانی بەڕێز و خۆشەویستمان لەو مەرجەعیە فقهیا کۆبوونەوە ئەو کاتە ئێمە تر کێشەی لە بواری عەقەدی و لە بواری فقهی و لە بواری معاملاتە نامانمێنێ ئێمە ئەم کۆبوونەوەش لە ئانوساتێکدا دەکەین کە پرسی نەتەوەی کوردیش هەم لەم باشووری کوردستان هەرێمی کوردستان و دەرەوەی سنووری هەرێمیش و هەم لە بەشەکانی دیکەی کوردستان لە باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاواش پرسی نەتەوەی کورد بەرەو قۆناغێکی تازە دەچێت دیارە من ناوچەکەش ئەوە دەکوڵێ لە گۆڕانکاریەکان کە هەن زلهێزەکان ئەم ناوچەیان کردوتە شوێنی تەراتێنی خۆیان شوێنی تەصفیح حساباتی خۆیان بەڵام لەسەر کەوری خەڵکی مسلمان و میلەتانی مسلمان بۆیە ئێمەی ئیسلامی دەبێت دەوروبەری خۆمان ژینگەکەی خۆمان ڕووداوەکان کە ڕوودەدەن لە دەورمان باش بیان خوێنینەوە بۆ ئەوەی کە بزانین پڕبەپێسی ئەم واقیعە ئەم هەلومەرجە ڕەفتارکەی جا من دەزانم کە دیارە باسی ڕاپرسی و گشتپرسی و ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی و باس و خواسی گەرم و گوڕە من لێرەوە هەر ئەوەندە دەڵێم چونکە ئێمە کۆبوونەوەکەمان بۆ ئەوەیە کە کار و پرۆژەی ئیسلامی چی لێ بکەین ئەوەندە دەڵێم کە گەلی کورد حەقی خۆیەتی وەکو هەموو گەلانی دنیا خاوەنی ئیرادە و ئیدارەی خۆی بێ بەو شێوە کە بۆ خۆی بە چاکی دەزانێت ئەگەر قەناعەت دەکات بە هەرێمێک ئەگەر قەناعەت دەکات بە ئۆتۆنۆمی ئەگەر دەیەوێت دەوڵەتی سەربەخۆی هەبێ حەقی خۆیەتی سەداسەد وەکو چۆن عەرەب و تورک و فارس و ئەفغان و میلەتانی دیکە حەقی خۆیان بوو ئێمە وەکو ئیسلامیەکانی کوردستان سەداسەد لەگەڵەوە داین کە ئەو حەقی کە خوا بۆ هەموو گەلانی بڕیارداوە ئێمەش چی دیکە لەو حەقە مەحروم مەزڵوم نەکرین بەڵام دەبێت خۆمان ئامادەیمان هەبێ زەمینە سازی بۆ بکەین لە ڕێی ئاشتەوایی خۆمان لە ڕێی کاراکردنەوەی دامەزراوە پەکخراوەکان لە ڕێی ئەوە کە بەجددی بیر بکەینەوە بە خاوەنی ئیرادەیەکی ڕاستەقینە بین کە ئەگەر بمانەوێ هەنگاوی گەورە بنێین دەبێت عەقڵ و دڵێکی گەورەمان هەبێت